مامۆستا شانۆی سێبەر بەکاردێنن لەگەڵ شانۆی بووکەڵە وانی هەردووچی بەکاردێنن پێت وایە کامیان منداڵ زیاتر حەزی لێ دەبێت ئەو بووکەڵەیە یان شانۆی سێبەر شانۆی بووکەڵەیەکەیان زیاتر حەز لێ لەبەرەوەی زیاترەوەی دەیبین و قسەکردنی تێدا بەڵام شانۆی سێبەریەکەش ینی کاریگەری خۆی هەیە بەڵام ئەویان زیاتر حەز بە شانۆی بووکەڵەیی دەکەن لەبەرەوەی کارکتەرەکان ئاوا دەبین و بەدەستی خۆیان کە دەجوڵێتن پێت وایە مامۆستایان بەگشتی پێویستە ئەو کارکتەرانە بەکاربێن بۆ وانەکانیان مەرجە تەمەنەکە دیاری کراو بێن بەخۆی ئێستا من لەبەرەوەی لە باخچەینە بۆ منداڵانی باخچە بەکاری دێنن بەس تاوەکو بازنەی یەکەم کە دەگاتە پۆلیسش ینی کاریگەریەکەی زۆر هەیە کە دەگاتە بازنەی سەرەوە و چوار بەرەو سەرەوەی ئەو کاتی دەتوانی شتەکان بگۆڕی بەس لە قۆناغی باخچە تاوەکو پۆلیسەی بنەڕەتی کاریگەریەکی زۆری هەیە بێگومان لەلایەنی پەروەردەی فێری ڕاستگۆیی و پاک و خاوێنی و بەرپرسیارەتی و زۆر شتی تریان دەکەن لە ڕێگەی چیرۆکەوە بەڵێ بێگومان مامۆستا دەتوانین نمونەیەک ببین ئێستا بووکەڵێک کە چۆن بۆ منداڵەکان بەکاردێنی بەدڵنیایە فەرموو سڵاو دووبارە من هاتم کێ لە بیری بوو ناوی من چی بوو مستەر کاو بەڵێ دەزانی من ئەمڕۆ چیتان لێ دەپرسم چەند کەس ددانەکانی خۆی شوشتو ئەمڕۆ ئۆی زۆر باشە دەزانم مستەر ئێلفێنت لەبیری کرد کە ددانەکانی خۆی بشوا لە شەوان و دەزانن کە مستەر ئێلفێن چی لێ هات بیر بکەنەوە بەڵێ ددانەکانی کلۆر بوو و چوو بۆ لای دکتۆر تاوەکو چارەسەری بکات باشە دەبێ ئێمە ددانەکانی خۆمان نەشۆین نابێ دەبێ شەوام پێشی خەوتن ددانەکانی خۆمان بشۆین ئێستا ئێمە فێر بووین کە دەبێ شەوان چی بکەین پێشی خەوتن ددانەکانی خۆمان بشۆین